بۆمانەوەت بێدەنگی و ئەمە ئاساییە کەچی من بۆمانەوەم دەخوێنم ئەمەش ئاساییە ئەم ئاسایی بوونە ڕۆژێک سەری ئێمە دەخوا وەکو دیارە و هەموو خواردنە بۆمان ئاساییە هەڵدان بۆ حەزەکان بە هەر نەقسیفەتی خاکێ ئەمەش وەسی مرۆڤە کە دەڵێن پێکاتوو لە خاکە و حەزەکانی خۆی لا گرنگترە لە هەمووشت چونکە مرۆڤ پڕ لە کەم و کوتی ترسناکە ترسناکتر لەمە ئەوەیە پێشڕەوی خەڵک بێ هونەرمەندی ناوە بێ هەر خەری کاڕی بێ کاڵک بێ دەبی فێری ئەمە بین ئەمانە دوورکەینە کارەوە لێ مەگرەگە ڕۆژێک بتێنمە خوارەوە چون دەچکێنم ئەگە ڕۆژێ بووی بەبێت ئەگەر ویستت من بەکار بینی بۆ خۆت دەبێ هەموو تاکەکان فێری ئەوە بن بجیاوازی حەق بناسن و تەنانە تۆش بمشکێنە ئەگە ڕۆژێ بووم بەبێت ئەگەر ویستم تۆ بەکار بێنم بۆ خۆم هەرچەند وەکو دەزانڵی ئێمە لە حەق بەرگیری دەکەین بۆیە ڕوخسارمان شوێنی شەقە هیپ هاپ ئیتر بەشێکە لە هونەری ئەم وڵاتە ئێمە بۆ ئەوە ژیانماندانا تۆ بیریشی لێ ناکەیتەوە ئێمە چیمان بینی بەڵام لێبوردە بووین لە بەرامبەر هەرچی ناکسانی چونکە ئێمە دەمانویست هەمووشت باش بێ گەرچی ناوی ئێوە پێش ناوی ئێمە لە پاش بێ گرنگ نەبوو بەرهەمی دزیاریتان بە پارە و بەرهەمی ڕەنجی خۆمان هەمووی بەلاش پێشەوەکان بۆ ئێمە نووسین و شەقامەکانی شەڕ بەڵام شەوەکانی ئێوە ڕێکلام و درو کاش بێ ئێمە چاومانە ماڵی کەس نەبووە هەرگیز تەنیا حاڵماندا کەسایەتی هونەرمەند باش بێ لەبوو هونەری کۆپی بازاری کارگەرم و گۆڕ بوو بەڵام کاتی نورەی ئێمە گەیش کۆمەڵگە سێر بوو دەنگی ئێمە کێب کرا پیسایی بەڵاو بوو بۆیە کۆمەڵگا بوو ئازادی بە دوای پێناسەی تر بوو بۆیە بەڕەڵایی و ئازادی تێکەڵاو و یەکبوون وەکو چۆن سێکس و مۆدیلینگ تێکەڵاو و یەکبوون وەکو چۆن کۆمەڵگا و مێگەڵ تێکەڵاو و یەکبوون وەکو چۆن سیاسەت و ئاین تێکەڵاو و یەکبوون تو سیر کە لەم نێوانە چۆن چاوەکانی داپوشیە و حەقیقەتەی لەگەڵ درۆ تێکەڵاو و یەکبوون میدیا و ساختەکاری تێکەڵاو و یەکبوون ئێستا کە پۆرن و پارەکان تێکەڵاو و یەکبوونی تر دۆست و دوژمنەکانیش تێکەڵاو و یەکبوون کاتی بەرژەوەندیەکان هەموو تێکەڵاو و یەکبوون خۆفرۆش و شۆڕشگێر تێکەڵاو و یەکبوون کاتێک هەموو پارەکانی وڵات تێکەڵاو و یەکبوون ئیتر هونەرمەند و دزەکانیش تێکەڵاو و یەکبوون بۆیە هەر چوار لە بیرەکان تێکەڵاو و یەکبوون بیرە و بیری نەفت و بیری ئازادی لەگەڵ بیر و ڕای پیست هەموو تێکەڵاو و یەکبوون دەچکێنم ئێستا کە بووی بەبێت ئێستا کە دەتەوێ من بەکار بینی بۆ خۆت دەبێ هەموو تاکەکان فێری ئەوە بن بێجیاوازی حەق بناسن و تەنانە تۆش بمشکێنە ئەگە ڕۆژێ بووم بەبێت ئەگەر ویستم تۆ بەکار بێنم بۆ خۆم هەرچەند وەکو دەزانی ئێمە لە حەق بەرگیری دەکەم بۆیە ڕوخسارمان شوێنی شەقە ئێستاش بە نەفرەت بی